سڵاوتان لەبێ بینەرانی شارپرس ئێستا من لە بەردەم بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕینم هەروەک لە دیمەنەکاندا دیارە ژمارەیەکی زۆر لە کارمەندانی ژینگە پارێز لێرەگر بوونەتەوە لە پاڵ کارمەندانی ژینگە پارێزیش مامۆستایانی زانکۆ و کارمەندانی زانکۆ هاتوون بۆی پاڵپشتیان بکەن وا دیارە کارمەندانی ژینگە پارێز جگەلەوەی کە دوو مانگە موچەکانیان پێنە دراوە هاوکات کۆمپانیای گارێک ستەندەرەکەی تەواو بواتە گرێپەرستەکەی تەواو بوو ئێستادا نزیکەی 1000 کارمەندی ژینگە پارێز بێ موچە ماونەتەوە و بێکار ماونەتەوە. سڵاو لێبێ ئێوە کارمەندانی ژینگە پارێز بۆ لێرەگر بوونەتەوە داواکاریتان داوای خۆمان دەکەینی پارەی دوو مانگە وەرمان دەکە دوو مانگواژ ڕۆژ دوو مانگە موچەتان ئێستادا بێکار دە ڕۆژ هەشت ڕۆژ وەرمان دەگرێت. بەڵێ من دەمەوێت مامۆستایەکی زانکۆ وەرگرم کە چۆن پشتگیری کارمەندانی ژینگە پارێز دەکات. مامۆستا سڵاو لێبێ لە ئێستادا هەروەک دەزانین 1000 کارمەندی ژینگە پارێز بێکار ماونەتەوە ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ چۆن پشتگیریان دەکەن؟ سڵاو لێەوە لە بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا پشتیوانی ئێوان پشتیوانی خۆمانە ئێمە هاتوین بۆی ژینگەی خۆمان ژینگەی خانەوادەی خۆمان پاگرا بگرین. ئەخلاقی ئینسانەوەی کە ژینگەکەی پیس نەکات لانی کەم ئەگەر پیسی کرد پاچکاتەوە بەڵام ئەم سیستەمە سیاسی دەیهەوێ یا ئەو دەسەڵاتە سیاسی ئەگەر سیستەم نەبێ دەیهەوێت ژینگەکە پیس کات وە پیسیەکە بە پارە پێت فڕێدا و دواتریش پیسیەکە بەکار بێنێتەوە جارێکی دیکە پێت بفرۆشێتەوە و ئەم کرێی ژینگە پارێزانەدا کە دەکەوێتە ئەو نێوانەوە ئەمانە ئامانجیان لە پیسکردنی ژینگە بریتێلەوە بەرهێنان لە سەرحسابی خوێنی خەڵک. ئێمە پشتیوانی هەموو داواکانیان دەکەین پشتیوانی ئەوە دەکەین کە غەدرێکی زۆریان لە دەکەین لە گرێبەستەکانیان لە پێدانی ئەو بڕێکە لە گرێبەستەکەدا هاتووە بەڵام پێیان نادرێ و بۆ زانیاریتان ئەم جۆرەوە هەڵبژانی ئەم تۆقیتە بۆی کەوارە ژینگە پارێزان بکەن بۆ ئەوەیەکە لەمە دووە پرۆژە بڕیارێکی نوێ جێبەجێ بکەن کە وەرگرتنی پارەی زبڵ لە ماڵەکان و لە شوێنە بازرگانیەکان بچێتە بواری جێبەجێکردن حکوومەت نەک پاریان نەداتێ بەڵکو خەڵک پارەکەش بدات و بەشێکشی بۆ حکوومەت بژێرنەوە. سڵاو لێبێ پێم بڵێ بڵێ هەروەک دەزانن ئەمە خاوەن پێداویستی تایبەتە تۆ پێم بڵێ ئەو خاوەن پێداویستە تایبەتە چیمان پێ دەڵێ؟ ئەو خاوەن پێداویستە تایبەتە دەڵێ معاشیان هەیە پارە هەیە زۆر لە سەریان زیادە بەڵام نایدەن داواکاری ئەمە موچێ لە کاتی خۆیدا ئافتا ڕۆژە پێوانەدا وەڵا دەڵێ دۆخمان زۆر خراپە ئێستا موچێ ئێمە زۆر کەمە با داوای موچە زیادکردنەیەکە و دەڵێ ئیشەکی بەردەوامیشمان هەیە. من دەمەوێت کاکسەربەست سڵاو لێبێ زۆر سپاس مەمنونم. ئێوە داواکاریتانچەوە چۆن پشتگیری لە کارمەندانی ژینگە پارێز دەکەن؟ داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە بە زووترین کاگرێبەستەکانمان بۆ نوێ بکرێتەوە یاخود بخرێنە سەرکەردی گشتی بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بەڕێبەراتی شارەوانیەکان و وەزارەتی شارەوانی کەم تەرخەمی سەرەکی بوونە لە نوێکردنەوەی گرێبەستەکانمان و نوێکردنەوەی تەندەری کۆمپانیاکان ئەوان لە ماوەی ڕابردوودا هیچ ئاماژەیەکی ئەرێنیان بە ئێمە نەداوە لە 34 کە گرێبەستەکانمان هەڵوەشاوەتەوانێ موچەی دوو مانگی مستحقاتی ژینگە پارێزان و کرێکاران قەرزدارن کە پێمان نەدراوە بەداخەوە خەمساردیان گەیشتۆتە بینەقاقای خەڵک تەنانەت داوای وەزارەتی شارەوانی و بەڕێبەراتی شارەوانیەکان ئەوەیە کە ئەو ژینگە پارێزانەی 15 ساڵ خزمەتی ژینگە پارێزیان کردووە بە تەمەندا چوون لەبری ئەوەی خانشینیان کەن دەیانەوێت ئێستا بیان نێرنەوە بۆ ماڵەوە و هیچ مستحقاتیان پێ نەدەن. ئێمە داواکارین بە زووترین کە داواکاریەکانمان بۆ جێبەجێ بکرێت دەنا شێواز و گفتاری هەڵوێستەکانمان دەگۆڕین بە زووترین کات. بەڵێ هیچ وەڵامیان نەداونەتەوە بڵێن هیچ کۆمپانیایەک ناتۆتە سەرخەت بۆی بڵێ من تەندەرێکە وەردەگرم؟ بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکمان لە بەڕێبەراتی شارەوانیەکان وەرنەگرتووە چونکە ئێمە ناڕاستەوخۆ گرێبەستمان لەگەڵ حکوومەت هەیە و ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیاکانی ئێمە بە هەر شێوەیەک بێ دەبێت حکوومەت مامەڵەکانی ئێمە جێبەجێ بکە لانی کەم موچەکەی ئێمە کە ڕاستەوخۆ لە حکوومەتەوە دەدرێت بە کۆمپانیاکان دەبێت ئەو بیدا بە کۆمپانیاکان بۆی ئێمە لانی کە موچەکانمان پێ بدرێت ئەو شارە بەسەر زبڵدا ڕژاوە بەداخەوەوان زۆر کەم تەرخەمن دوو ڕۆژی تر بەڕاستی ئەو شارە لەبەر گەرمایی ئەوە بۆگەن لەو شارە بڵاو دەبێتەوە نەخۆشەکان بڵاو دەبنەوانێ ئەوان بەڕاستی نازانم بە چ شێوەیە گۆسپیان بکەین بەداخەوە.
کە پێم بڵێ لە ئێستادا دۆختان چۆنە وڵا دۆخمان زۆر خراپە ئەو دوومان گودە ڕۆژە مەعاشمان وەرنەگوتووە وڵای غەدرمان لێ دەکەن بە زمانی بە ڕۆژۆ ئیشمان لێ دەکەن بە لاس و حەلاس دینارێکمان وەرنەگرتووە وڵای زەرورێ خەڵک کرێچیا کرێی خاوی نەداوە ئەوەڵا سپاس بڵین دوای ئەوەی کە کۆمپانیا کارەکەی گرتەوە دەست من گوێم لێ بوو لە بەشێک لە کارمەندانی خۆتان کە ژماری کارمەندەکان کەم دەکەنەوە ئەمە تا چەند ڕاستە وڵای ئەو کەمی دەکەنانێت چکە دڵم داهاتەکە بەش ناکە پارە بەش ناکە کرێکارەکان نیوەی دەردەکەن ئەوەڵا دەست خۆش بەڵێ بینەران هەروەک دەبینن جگە لە کارمەندانی ژینگە پارێز مامۆستایانی زانکۆش وەک پاڵپشتێک لێرە هاتوون بۆ ئەوی پاڵپشتی کارمەندانی ژینگە پارێز بکەن و داوا دەکەن مامۆستایانی زانکۆش سەرڕای ئەوەی کە خۆشیان موچەکانیان دواکەوتووە داوا دەکەن کە کارمەندانی ژینگە پارێز لە کاتی خۆیدا ئەو دوو موچەی کەماوە پێیان بدرێت و کۆمپانیا کارەکە بگرێتە دەست.